ئۆرکێسترای ئۆرجینال کالینبەرگرا لە ناوەڕاستی شاری هانۆڤەری ئەڵمانیا کۆبوونەتەوە بۆ گەیاندنی پەیامێکی ئاشتی شانبەشانی کۆمیسیۆنی گۆڕەکانی جەنگی ئەڵمانیا کە بە ڤۆڵکسباند ناسراوە. ڤۆڵکسباند و گروپی ئۆرکێسترا دەیانەوێت داهات کۆبکەنەوە بۆ دۆزینەوە و تۆمارکردن و پاراستنی گۆڕی مردووەکانی جەنگی ئەڵمانیا لە دەرەوەی وڵات و گەڕانەوەی بۆ زێدی خۆیان. من کارەکەم بۆ کۆمەڵی ڤۆڵکسباند بۆ کۆکردنەوەی گۆڕەکان کە ناوەندێکی پەروەردەییشە. لە بنەڕەتدا بۆ ئەوانەی هیچ زانیارییان نییە لەسەر ئەم کۆمەڵەیە پێش 100 ساڵ دروست بووە. لە دوای جەنگی جیهانی یەکەم دەمانەوێت بەم چالاکیانە گۆڕی سەربازەبوونبووەکانی ئەڵمانیا بگەڕێنەوە وڵات لە هەموو ئەوروپا کە لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەم گیانیان بەخت کردووە. دەمانەوێت هەمویان لە یەک مەزارگە کۆبکەینەوە و لەبەر ئەوە هەمیشە بە بەردەوامی لە هاوینانیشدا بەتایبەت گرنگی بە چالاکیەکانمان دەدەین. ڤۆڵکسباند دۆیچە گریکسگرافۆرستۆرچ ئیڤی کە بە کورتی با ڤۆڵکسباند ناسراوە لە 16 کانونی دووەمی 1990 دامەزراوە و کۆمەڵەیەکی تۆمارکراوی قازانجنەویستە و ئەرکێکی مرۆیی هەیە. ئەویش پارێزگاری و چاودێری گۆڕی قوربانیانی شەڕ و ستەمکاریە لە دەرەوەی وڵات یارمەتی کەسوکاریان دەدات بۆ دۆزینەوەی گۆڕاوونبووەکان و گەڕانەوەیان و بە خاکسپاردنیان لە گۆڕستانێکی گشتگیر. ئۆرکێستراکەمان لە ساڵی 1970ەوە لە شاری هانۆڤەری ئەڵمانیا دامەزراوە. ئەم ساڵ یادی 50 ساڵی گروپەکان دەکەینەوە. خاوەنی 9 ئەلبومین و مۆسیقاشمان لە هەموو هەرێمەکانی ئەڵمانیا پێشکەش کردووە. ئەمڕۆ لێرەین بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ کۆمیسیۆنێک بۆ کۆکردنەوەی گۆڕی سەربازانی جەنگ. دەمانەوێت وەکو گروپەکەمان هاوکاریان بین و پاڵپشتیان بین. ڤۆڵکسباند بەنیازە گۆڕی زیاتر لە 2.7 ملیۆن کوژراوی جەنگی جیهانی یەکەم و دووەم لە 832 گۆڕستان لە 46 وڵاتدا بپارێزێت. دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم لە 10 ئەیلولی ساڵی 1990 هەشت پیاو لە بەرلین بڕیاریاندا ڕێکخراوێکی گۆڕەکانی جەنگی ئەڵمانیادا بمەزرێنن کە بە ڤۆڵکسباند ناسراوە لەلایەن حیزبەکانەوە. بازرگانەکان و سەربازی و سەندیکاکان، قاچی سوور، کۆمەڵی کاریتاس و کۆمەڵگەی مەسیحی و جوولەکەکان و پشتگیری مادی و لۆجستی دەکرێت. گروپی ئۆرکێسترای ئۆرجینال بە میوزیک پشتگیری خۆیان بۆ ئەم کۆمیسیۆنە دووپات دەکەنەوە و داهاتی فرۆشی ئەلبومەکەیان بۆ ئەم مەبەستە تەرخان دەکەن. مەبەستی سەرەکی کاری ڤۆڵکسباند جگە لە کۆکردنەوەی گۆڕی سەربازەوونبووەکان و گەڕانەوەیان بۆ زێدی نیشتیمان مەبەستێکی تریش بریتیە لەلایەنی پەروەردەیی بۆ ئەوانەی پاشخۆمان چونکە مۆنومێت شوێنێکە جگە لە یادکردنەوەی دیوێکی پەروەردەیشی هەیە دەشبێتە ناوەندێک بۆ سیمینار و کۆنفرانس لە پێناو ئاشتی و سەربازەکانیشمان لە باوەشی کەسوکاریان ئاسوودا بن. Let's say France, for example, or other countries, and they learn about history while they are doing projects and workshops on the war graves. کۆمیسیۆنی گۆڕەکانی جەنگی ئەڵمانیا پێی وایە کۆکردنەوەی گۆڕەکان لە شوێنێک و دروستکردنی مۆنۆمنتێک بۆیان دەبێتە ناوەندێک بۆ گەیاندنی پەیامی ئاشتی و بۆ ئەمەش ڤۆڵکسباند وەڵامی ئەم پرسیارەی با دوو ئەنیمەیشن داوەتەوە. لە ڕووی ڕووبەرەوە گۆڕستانی جەنگ گەورەترین گۆڕستانی جەنگی ئەڵمانیا لە جیهاندا زیاتر لە 31,700 کوژراوی جەنگ لێرە شوێنی پشودانی خۆیان دۆزیوەتەوە.